دوابەدوای مەرگی ژینا ئەمینی لە نێو گرتوخانەی پۆلیس لە ئێران دوای ئەوەی بەهۆی مەسەلەی پۆشینی سەرپۆش دەست بەسەر کرا بە دەیان هەزار کەس لە ئێران ڕژانە سەر شەقامەکانی وڵات. ڕووداوەکە لە ڕاستیدا کاریگەری لە سەرانسەری ئێراندا هەبوو لەبەرەوەی هەموو کەسێک لە ئێران مەترسیان لەسەر کچەکانیان و هاوسەرەکانیان و هەروە خوشکەکانیان لەلا دروست بوو کە لە هەمان بارودۆخدا دووچاری ببنەوە. لە چینیش ناڕەزایی گەورە سەری هەڵداوە، هەروەها بانگەشەکانیش بۆ واسیێنانی سەرۆکی وڵات لە پۆستەکەی. ئەوان دەستیان بەکاردانەوەی تۆندامێز کرد بۆ ڕێگریکردن هەتا ئاستی سفر لە کوێت لە میانەی سەپاندنی ڕێکارەکانی بەربەسکردنی کۆڤید. ئەوەی بەهۆیەوە قەدەغەی هاتنە دەرەوەیان لەدایان میلیۆن کەس و هەندێک جاریش بە سەدان میلیۆن هاوڵاتی چینی لە نێو ماڵەکانیان کرد. پسپۆران دەڵێن بزوتنەوەی ناڕەزایی لە رووسیا زیاتر دەمکوت کراوە و لە ساڵی 2021دا زۆرێک لە هاوڵاتیانی رووسی هاتنە سەر شەقامەکان دوای زیندانیکردنی ئەلەکسی ناڤالنی نەیاری سەرۆک ڤلادیمیر پوتین. هەروەها داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە لە مانگی 2 ساڵی ڕابردوودا ئەوەش ناڕەزایی هێنایە سەر شەقامەکان لە رووسیا. ناڕەزایی گەورە و بەرچاو سەری هەڵدا ئەوەش بماوەیەکی کورد دوای داگیرکردنی ئۆکراینە و هەروەها دووبارە لە کۆتایی وەرزی هاوینی ڕابردوودا کاتێک رووسیا ڕایگەیاند کە خەڵکانی زیاتر بۆ خزمەتی سەربازی بانکهێش دەکات بۆ ئەوەی بچن لە ئۆکرانیا بەشەڕ بێن. شارەزایان دەڵێن ناڕەزایان لە ئێران و چین و هەروەها لە رووسیا وایان کرد کە سازش بە ڕژێمە ستەمکارەکانیان بکەن. پرسیاری ئەوەمان لە شارەزایانمان کرد کە ئایا بزوتنەوەکانی ناڕەزایی پێویستیان بەچی هەیە بۆ ڕووخاندنی ڕژێمە ستەمکارەکانیان. ئەگەر ئەوان پێیان وابێت کە دوای نەمانی سەرۆکەکەیان ئایندەیەکیان دەبێت ڕەنگە لە قۆناغێکدا هەوڵی دروستکردنی هاوپەیمانی لەگەڵ ناڕەزایانی سەر شەقامەکان بدەن و پێیان دەڵێن ئەوان لە دژیان ڕناوەستن و ڕەنگە ئەوەشهانی کەسانی زیاتر بدات بستنە سەر شەقامەکان. پسپۆران مانگرتنە گەورەکان لە سەرانسەری ئێران بە کارێکی پۆزتیڤ دەبینن، بەڵام ئاماژەی ئەوە دەکەن ئەندامانی بەشی ئاسایشی ڕژێمی ئێران نەچوونەتە پاڵ ناڕەزایان. دەرەنجام پێویست بە جۆرێک لە ڕابەرێک بۆ ئەو شۆڕشە دەبێت. ئەوەی دەبێتە جۆرێک لە فاکتەری یەکخستن کە ئایا دوای هەرسێنانی ئەم ڕژێمە چی ڕوودەدات، هەروەها دەرفەتێک بۆ دەرچوونی ڕژێمەکە دەڕەخسێنێت. پسپۆرانمان دەڵێن ناڕەزایان شیانی زیاتری سەرکەوتنیان هەیە ئەگەر ئەوان بتوانن هەلی قەیرانی ئابووری لە وڵاتدا بقۆزنەوە و تاکتیکی خۆیان بگۆڕن و خۆیان بۆ چەندان ساڵ بچەسپێنن. کەسانی زۆر لە وڵاتدا هەن و هەروەها لەسەر ئاستی جیهانیش کە دەخوازن پشتگیری لە بزوتنەوەی ئاشتیانە بکەن نەک لە بزوتنەوەی توندامێز. تەنانەت بەبێ هەرسهێنان بە ڕژێمەکان ئەو کارەی پسپۆرانمان پێشبینی بۆ ناکەن هاوکات بزوتنەوەکانی ناڕەزایی هیوابەخش دەبن. بۆ لۆڕڵ بۆمن سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.